یەکەمین هەنگاویان چییە؟ دەست سەرداگرتنی دراوی وڵاتەکەیە. بۆ ئەبێت تومەن لە ناو بچێت، لیرە لە ناو بچێت، دینار لە ناو بچێت، هەموو پارەکان لە ناو بچن ئیلا بە دۆلار ئیش بکەیت. سەیرکە واشیان کردووە. تا خەڵکی ئیش بە دینارەکەن 100,000 ئیش بە دۆلارەکەن. بۆ چونکە پارەی داگیرکەرەکە دۆلارەکە. یەکەمیش ئەبێت چی بکەن؟ مۆنی. ئەبێ قەرزداری بانکی نێودەوڵەتی، قەرزداری سندوقی دووەلی بیت، قەرزداری بانکی احتیاطی ئەمریکی بی، ئەبێ قەرزداری بانکەکان بیت. ئەمە سیستەمەکە لێرەدایە. ئەجا وڵاتت بۆ ڕازێنێتەوە دەجال کە دێ وڵاتەکەت بۆ ڕازێنێتەوە بەهشتی پێ بڵات بۆ کات بەهشت بە حسابی خۆی. سەیریکە. ئەمە یەکەم هەنگاو. دووەم هەنگاوی چییە؟ کە پارەی کەوتە دەست ئەنێرگی، وزە، غاز، گاز هەمووی وڵات ئەکەوێتە ژێر دەستیەوە. با کوردستان و عێراق بڵێ ئەوەندە ملیۆنم فرۆشتووە هەر ئەبێ بچێتەوە گیرفانی ئەو کۆمپانیا بانکانەی کە قەرزدارن. دڵتان بۆ خۆش نێن بڵێ ئەوەندە ملیۆنە کە وەزیری نەوت ڕێژەکە گەیاندە لە 500,000 گەیدە 5 ملیاریش با بگەیتەوە هەر گیرفانی بانکەکان و کۆمپانیەکان لەبەر قەرزدار. ئەدی حکومەت بەچ بژێ؟ ئەبێ ڕسومات زیاد بکات، سوتەمەنی گران بکات، وڵات میلەت بدۆشێ، سەرچاوە ئابوووریەکانی وڵات ئەبێ لەسەر فسق و فەسادە بنیاد بێ، لەسەر قومارخانەکان، لەسەر مەشروبەکان، لەسەر حەشیش و تریاکان، لەسەر ئەو شتان، لەسەر گەشتیاری چی پێویستی بچێ، پێویستی بە دیسکۆیە، پێویستی بە مەلهایە، پێویستی بە مەساجەیە، پێویستی بە ئەوانەیە بە ناوی بژاندنەوە و گەشتیاری ئەوانە وڵات تووشی فسق و فەسادیە بێت. لەو لایەش کۆمپانیا بانکات دانیشتونەوە و پارە و دامدەستگاکانی حکومەت ئەفرۆشێتن و ئەدرێت دەست ئەوان و میلەتیش با لە خۆی بەشەڕ دێ ڕێکخراو دروست دەکەن، مەلا لەسەر میبەرە هاوارێکاڵێ گەنج نەماوە و میلەت نەماوە خەڵکی ڕای کردو. ئەمە بعداس پێێنێ بناڵێن بە کۆمەڵ ناز دەر و ناودێن سەر تەلەڤیزیۆنەکان مجتەمع تێکچووە. ئەمە کێشەی کۆمپانیا بانکانیە، کێشەی ئەو دەست بە سەرداگرتنی دام و دەستگاکانی حکومەت، جا بەلەدیە ئەفرۆشێت، جا داو دەرمانەکەی هەر لەی خۆیانە، بوزە لە خۆیانە، جەیش لە خۆیانە، هەر هەمووشت لە خۆیانە و خەڵکەش با لە خوار و هەر لەسەر شتی بچووکە بناڵێنن. سەیریکە ئەمە ئەزا پیلانە خۆگەر ببینی ئەمە خۆمە کە باسکەمە ڕێپۆرتاژی قەدیمە بۆتانی باسەکەم کە ئەمە سیستەمێکە بۆ هەموو جیهان. باشە ئێستا ئەوەتان بەچای خۆتان لە کوردستان و عێراق بینن، هەر بەچای خۆتان عنی پێش ناکات تەویلی بۆ ناکەین بڵێ بزڵدەوتانی بڵێ ئەوما بەسەر هات قەرزدار بین وڵات بوژاوە دۆلار هاتە ناو وڵاتەکەمان کۆمپانیا بانکان دەستیان بەسەر وڵات داگرتووە بەلەدیەکان سەوردەور ئەفرۆشن داوم دەستگاکان حکومەت ئەفرۆشن جێژ دەکەوتە دەستە ئەوان معاشی جێژەکەوە دەست ئەوانە هەر هەمووی خۆتانە بینن. سەیک ئەم ئەمریکیە کراوەتە ئەڵمانی جاگەر بە کوردێک باوەڕ نەکەوی، بە ئەوڕۆپیەک باوەڕ نەکەوی، بە ئەمریکیەک باوەڕ نەکەوی، وەڵڵاهی مادەم هەر بە عەقڵێکی خۆمان بیر بکەینەوە هیچ شتێک تێنەگەین کە خوای گەورە فەرمێ فتەبەیەنوا دەلێ بکۆڵنەوە با لێ بکۆڵینەوە. چیتریش بەم قەرزە چیشەکەن؟ قۆڕەکردنی کشت و کاڵ، ئاو ئاوەڕۆ، خواردن و لەگەڵ ئاوە. حکومەت قەرزدارە ئەبێ ئەم داوم دەستگانە بفرۆشێت. سەیرک خواردن ئەوە گەرم و جوێە ئەبە دەستەوەدا. داو دەرمان هەموو لەژێر دەستی خۆیاندا 178 کۆمپانیای گەورە هەیە لە جیهاندا کار هەمووی بەدەستی خۆیاندا. جە مەسئولێک ئەکەن بە سەرۆکی لقێکە لە وڵاتە ئێمە ئەڵێن فڵان کەس و فڵان کەس با بڵێن حەبوو دەرمان دێنێتە کوردستان و هەر ئەوان شاگردۆکەنە شاگردۆکە شاگری بچووکن ئەچن لەوێ دەکڕن و تەواو بڕایەوە ئەویش ئەوەی ئەوێتن کەسانێکە بێت ئەو میلەتیان بۆ لە ناو بات. پلانەکەیوان چییە؟ يهلك الحرث والنسل لأنه بردني كشتو قالوا دل صداقتني كشتو قالوا جنز نوا هذا شيء أيكات مسؤوليك أيكات ليه برسلاوك أيكات سياسة فافونك سياسة دارك مدارك مش تانا مش تبتو كان أيكنا خلقنا كهيت بهاي شانية لن لا إخوي جورنا لا إنساني إيمان دار سيدك أول شان كردو داود الماش كنترول كردو بوقع زي كلا أيكنا السر ولاتا كان بوبوني شوا صار 2011 وەزیری تەندروستی ئەڵمانیا زێن هۆست ئیستیقالەی کرد وتی قسەکەی مەشهورە ئەڵێ ئەوانەی کە خۆیان کاندید کردووە و هەڵبژێردراون ئەوان کاربەدەستەکان نین یعنی سەرۆکی وڵات و وەزیرەکان هیچیان سەرۆکی وڵات نین و وەزیریش نینە. ئەمە وەزیری تەندروستی ئەڵمانیا زێن هۆست ئەتوانم خۆتان سەیری بکەن ئینشاڵڵا نیشانشتان دەم ئەگەر خۆی گەورە دەرفەتی دای لە بەرچی استیقالەی گوتی ئێمە بەناو وەزیرین ئەبێ بسمە ژێر ڕکێفی بانکەکان و کۆمپانیاکانە ئەبێ داوایان لێ بکەم کە ئەو شتێکە بەدڵم لێ ناتوانم بیگۆڕم لە وڵاتە کە ناتوانم بیگۆڕم ڕات ئیستیقالەی کردو دەستی لە کار کێشاوە. ئەمە زۆر مەشهورە ئینشاڵڵا
هەر لە پیلام دا هەیە نیشانتان بەڵام ئەوەن دەستی زۆر شاراوە هەیە بۆ ئەڵم ئەمیان باشتر بە تیان بگەێنم ئەویان بۆ ڕوون بکەمەوە سەیرێک ئەمە ئەوە داو دەرمانەکەی چی تریش سەیرەکە قوتابخانەکان و منهەجەکانە پێتان سەیر نەبێت کاڵێ وڵی منهەج ئێستاکە هەموو شتە ئاینەکانیان لێ دەرکردوونە لە وەڵاهی منداڵەکان خراپبوونە لە قوتابخانەکان حەشیش دەرمانە فرۆشتێ حەزدەکردن هەیە نازان فەسادێ بسڵ بڵێ منهەجەکە ئاینی نییە منهەجەکە لەسەر منهەجی دەجالە ئی هەموو وڵاتانە گەورەترەوە بەرامبەر ماڵی قوتابخانەیە بزان پۆلیس چەند جار دێت چاردەورە ئەگرێتن حەشیش و دەرمان ئەدۆزێتەوە لە ناو قوتابخانە وەڵی پۆلی چوارن پێنج پۆلی 5 و 6 5 و 6 واللهی ئێستا ئەوەت بە شێوەیەکی طبیتیان ئەگەین بە شێوەیەکی زانستیان ئەگەین کە ئەمە حەشیشە خراپە ئەمە دەرمانە خراپە ئەمە مەشروبە خراپە هەر هەمووشیان هەر لەو کلاسێ لەو دەرسەکەی خلاصە مەسەن دەرێتە ناو غاباتەکەیە لەوێ حەشی دەرمانەکە ئەخۆن و ئەشێشنەوە بۆی یعنی گەور ئەو کێشانە زۆرن یعنی نامێ بسە ناو مەوزوعەکە بگۆڕم بۆیە منهەجەکە منهەجی دەجالە سەیرێکە دەستبەسەراگرتنی قوتابخانە و گەنجان و منهەجەکەیاندا دووسشتی ئاینتیەکەن بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە بەخشنەوەنە بۆ چاواشەکردن دەجاری ئاین چاواشەکار چاواشە دەکات بۆ شتێکی دووسشتی ئاینیت بۆ تێکا خۆی ساحیر چێ ساحیریش بەشتی ئاینیت بۆ دەکاتن دووسێ ئاەت نووسێتەوە بەڵام لە پشتەوە هەمووی شتی سحریە ويعلمون الناس سحرا كخواي قول أفرمي خلشان فيري سحرة كذا أمش سحرة بتصارت الله وآياته وحديثه وآياته وفلقه وأويا بس تمشاكي هموي ده تانيش كان يخور وفعوهم كوذا كان شيطانا كان بالضبط منهجي أمره لكتاب قطابنا كان أو هذا أجر تيدابت ها يواجه ساكا لو لطنك يعني بطايب بن بعلماني أم أمشي كنا كان شو خلك طواو ناموية خلك طواو دستمو كراوا هیچ ئاگیان لە پلانەکانی شەیطانی و هەمووش چاوەڕێی محەممەدی مهدیەکە لە کاتێکە تۆ دەجال نەناسیوە تا چاوەڕێی محەممەدی مهدی بکەیت بامە دەجال بناسین لەناو ماڵی خۆمان دەجال هەیە لەناو قوتابخانەکانمان دەجال هەیە لە سەکردەکانمان دەجال هەیە لە سیاست فافۆنەکان دارەکان دەجال هەیە ئاگاشمان لە خۆمان و چاوەڕێی محەممەدی بەریشەکەین دەنجیشی پێدەین و لە ئەنگلیشین لە جیرفانیشماندا هەمان هەویە هەیە کە هەویە دەجالە ئاگاشمان لە خۆمانی سەیرەکە ئەمە راپۆرتۆژی ئەمریشە سەیری In Amerika ist das Internet unser größtes Werkzeug für Kommunikation und Basisorganisationen im Moment nicht kontrolliert oder zensiert. Aber der offene Status wird von allen Seiten angegriffen. Regierungen, Unternehmen und die Vereinten Nationen versuchen alle die Kontrollkردنی إعلام و مدیاکان و ئینتەرنێت و ئەوانە ئەیانە هەر هەمووی بکەتە ژێر دەستی خۆیاندا وەوەشیان کردووە گەیشتنەوە ئەو مەرحەلەی کە هەموو سەرچاوە ئابوووریەکان و وزەکان و سیاسیەکان هەمووی داگیر بکەن و لەمان کاتە لە ڕێگای ئەو مێدیاکانیشەوە چ بکەن لە ڕێ مێدیا و ئەنتەرنێت تۆڕ کۆمەڵایەتەکانەوە چاودێری خەڵک بکەن بزان چی ئەنووسی چی بیرەکەیتەوە پارە بۆچی ڕەوانەکەی چ پارێکت لەکوێ بۆ هاتووە دەست بە سزا داگیرکردنی گیرفانمان و عەقڵمان و پەنجەکانیشمان ئێمە چی شتێک ئەنووسین هەر هەموو کەوتەژە کۆنتڕۆلی ئەوەنە پارەی گیرفانمان دۆلارە هەویەی گیرفانمان دیموکراتیە عقلیشمان شریعتی مافی مرۆڤە مافی مرۆڤ چی لێ نووسرا بوو هاوڕە گەزبازی خراپەکاری هەرچی ئەوەی کە لەگەڵ ئاینی ئیسلام ناگونجێت و ئەگشت گونجێت ئەوی قبوڵی بکەین دوشت بۆ دانێ شریعتی مافی مرۆڤ جەڕنامەی جنێفی ساڵی 1940 یان شریعتی خوای گەورە ئەوها سەیرەکەن ئەگەر ئەمە ئاینی پیرۆزی ئیسلام گونجا لەگەڵ شریعەتەکەی مافی مرۆڤ قبوڵیکەن نەگونجا مافی مرۆڤەکە بەسەر شریعەتی خوای گەورە دائنين قبولش إنه تو تيرورستي تو إرهابي تو ديكتاتور أبي لناوتسي أما بلانك تعودي كردني خلق جيفان داجي كردني خلق وعقلي خلق ومنهجي خلق ووزي ولاد هم أكيد تجار كيف أوانا